پیرۆزبایی لە هەموو یەکێتیەکان دەکەم پیرۆزبایی لەو کە سوکاری شەیدەنەوەەکان دەکەم پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان دەکەم بە بۆنەی ساڕۆژ دامەزانی یەکێتی و یەکێتێک کە لە سفرەوە دەستی پێ کرد کە یەکێتی شمالی کوردستان خەڵک ئەوێ ڕێکە سەد یەکێتی بڕیاری بەپاکردنی شۆڕشیدا خەڵک هەبوو هەر خەونەوە خەیاڵ دوای بۆ واقع و ئێستاکە ئەمە لە زمانی شاریانەوە قوربانی کۆبوونەوە لەسەر گۆری جەنابی مامزار لەسەر دنیای مامزار دنیا دەکەین کە ئەمە هەمومان بەیەکەوە ئەو یەکێتی ڕێزەکانی کورد و کوردستان و یەکێتی شمالی کوردستان بەهێز دەکەین هەوڵ دەدەن کە یەکێتیەکان هەموو سیاسەتی ڕەخۆگرتن بڕۆن مەسەڵەن ئەوە مەسەلەی ئەوەی دەرێن ئەمە پێمان باشە بەستەی کۆنگرێسی تەندروست کۆنگرێسیکە یەکێتی بەهێزکانە کۆنگرەکە بێ تێشی بدات و یەکێتی تەقسیم بکە